بۆ ئەوەی خۆمان بپارێزین لە نەخۆشی شێرپەنجەی کۆڵۆن لەسەر هەموو کەسێک پێویستە کە پشکنینی پێشوەختەی نازۆری کۆڵۆن ئەنجام بدات لە تەمەنی 45 ساڵی بەروژوور. پشکنینی پێشوەختەی هەناوبینی کۆڵۆن. ئەم پشکنینە بۆ ئەو کەسانە گرنگە کە هیچ نیشانەیەکی نەخۆشییان نییە، دەیانەوێت پێش دروستبوونی هیچ نیشانەیەک هەناوبینی بکەن. ئەم پشکنینە بۆ دەستنیشانکردن و بینینی ئەو گۆشتە زیادانن کە پێشوەختە لا کۆڵۆندا دروست دەبن. ئەگەر چارەسەر نەکرێن و لا نەبرێن، لە داهاتوودا پێشبینی پەیدابوونی شێرپەنجەیان لێ دەکرێت. هەر بۆیە هەموو کەسێک کە تەمەنی گەیشتا 45 ساڵ پێویستە هەناوبینی کۆڵۆن ئەنجام بدات. چاوەڕێی دەرکەوتنی نیشانەکان مەکە. ئەمڕۆ بەرنامەی پشکنینەکانت دابنێ و بەرپرسیارەتی تەندروستی خۆت لە ئەستۆ بگرە. پشکنینەکان لا پێشینەی کارەکانت دابنێ و چالاکانە بمێنەرەوە و لە باشی تەندروستی خۆت دڵنیا بە. پاکێجی پشکنینی پێشوەختە ئێستا لە تاوەری تەندروستی سمارت بەردەستە و تۆی بەڕێز دەتوانی بۆ ڕێگرتن لە هەر ڕوودا و نەخۆشیەک پشکنینی تەواوی ئەندامەکانی جەستەی خۆت بکەیت و لا تەندروستی خۆت دڵنیا بیت.